تکای میوانی ئەمڕۆی بەرنامەی بەخێر بێ ڕەحمان. سەرەتا دەمانەوێت باس لەو چەمکە بکەین، چەمکی پەروەردەی دیموکراتی و هاوڵاتی بوون ئەگەر ڕوونکردنەوەیەکمان بێتێ لەسەر چەمکەکە. بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. هەڵبەت مەبەستم لەم دانیشتنەی ئەمڕۆ مەبەستم لە هەردوو چەمکی پەروەردەی دیموکراتی یا دیموکراسی لەگەڵ هاوڵاتی بوون ئەکرێ ڕوون بکەمەوە کە لێرە من مەبەستم لە دیموکراسی ڕەخنەگرانەیە نەک و دیموکراسی وەکو کۆمەڵێک بەهاو نرخی مرۆیی نەک وەکو میکانیزمی بەڕێوەبردننی حکوومەت یا بەڕێوەبردننی وڵات. زیاتر تەرکیز لەسەر هاوڵاتیانە، زیاتر تەرکیز لەسەر هاوڵاتی بوونە و تەرکیز لەسەر کۆمەڵێک بەهای مرۆییە نەک لەسەر میکانیزمی هەڵبژاردن و مەبەستم لەسەر هەڵبژاردن و دەوڵەتداری نییە. ویستمەوە ڕوون بکەمەوە لەبەرەوە ئەمە پێوترێ پەروەردەی پێوترێ دیموکراسی ڕەخنەگرانە یا دیموکراسی کۆمەڵایەتی یا بینی پێوتە سۆشیال دیموکراسی کە لێرە مەبەستەکە زیاتر بە یەکگەیاندنی مرۆڤەکانە یا ناساندنی مرۆڤەکانە بەوەی کە کۆمەڵێک بەهای مرۆیی و ئەخلاقیان هەیە، بەهای وەکو هاوڵاتی بوون، وەکو عەدالەت دادپەروەری، وەکو عەدالەتی کۆمەڵایەتی، وەکو جیاوازی و دانان بە جیاوازیەکانی هاوڵاتی بوون و وەکو ئەو بنەما ئەخلاقیە مرۆییانەی کە لە دەرەوەی دین، لە دەرەوەی سیاست، لە دەرەوەی جوغرافیا و مێژوو گرنگی پێدرێ و هەموو مرۆڤەکان بێکۆکاتەوە. جوانە، ینی ئەو سیستەمە یاخود ئەو بابەتە زیاتر کارکردنە لەسەر هاوڵاتی و شیکردنەوە و جاکردنەوە و دیاریکردنی ئەو بەشانەیە کە لە ناو هاوڵاتیانیش هەیە. ینی نەک ئەوەی کە ئێمە بڵێین لەم مجتەمەعە لەم کۆمەلگایە دووشت هەیە، یەکێکیان سیستەمی حکومڕانی و دەسەڵاتدارانن، یەکێکشیان هاوڵاتیانن. لێرە پەروەردەی دیموکراتی بەو مانایی کەم لێرە مەبەستمە کار لەسەر هەبوونی ئەو بنەما مرۆیانە ئەکات بەدەر لە میکانیزمی کار، ینی کاتێک هەر سیستەمێک یا هەر شێوازێکی ژیان یا هەر وڵاتێک بڕیاریدا کە لەسەر کۆمەڵێک بنەمای مرۆیی ئەخلاقی کۆمەلگاکەی خۆی کۆ بکاتەوە شێوازی میکانیزمەکەی کە ئەو شێوە ژیانە دیاری ئەکات ئەوە خۆیان برایی لەسەردەن. بۆیە پەروەردەی دیموکراتی کار لەسەر دروستکردنی ئەو کەش و هەوایە ئەکات، دروستکردنی ئەو جۆرە مرۆڤە ئەکات کە ئەو کۆمەلگایە بڕیاری لەسەرەدا یا کۆمەلگای جیاوازەکانی ناو ئەو وڵاتە یا ئەو چوارچێوە قەوارە سیاسیە بڕیاری لەسەرەدا. بەڵێ ماوەستا هەموو جارێک کاڵین پەروەردە بەس تەنها یەکسانە بە پەروەردەکردنی مناڵ. ئەم پەروەردە دیموکراسیە بۆ هاوڵاتی گەورە لەکوێوە ئەکرێ و چۆنی شەکرێت؟ بڵێ خۆی پەروەردە ینی وشەیەکە کە یا چەمکێکە کە کەسی جیاواز لایەنی جیاواز بە شێوازی جیاواز پێناسەی ئەەکەن. ئەوەش لەلایەکەوە باشە، لەلایەکی شەوە ناباشە. لایەنە باشەکەی ئەوەیە کە هەر خۆی چەمکی پەروەردە چەمکێکە پێوەستە بە مرۆڤەوە، ینی مرۆڤ ئەکرێت پێوەستە بە مرۆڤەوە لە هەموو ئاستەکان و لەسەر کۆمەڵێ مەبەست، لەسەر کۆمەڵێ بۆچوون و فکر و فەلسەفە و میکانیزم و سیاست کار ئەکات یا ئەو بەشانەی هەیە. بۆیە لە کاتی جیاواز پێناسەی کۆمەڵە کاری جیاواز ئەکرێت بە پەروەردە یان بۆ مرۆڤی جیاواز یان جاری وە هەیە پەروەردە ئەبەسرێتەوە بە قوتابخانەوە یا بە خوێندنگەوە بە هەموو ئاستەکان. جاری وا هەیە وەکو جەناب ئەبەسرێتەوە تەنها بە مناڵەوە کە ئەمە بچووکردنەوەی پەروەردە زۆر لەوە گەورەترە. پەروەردە کار لەسەر خاصیەت و ماهیەتی مرۆڤ بوون ئەکات. لەبەرەوە مرۆڤ هەتا مرۆڤە پێوەستە بە پەروەردەوە تەنانەت پێش لە دایک بوون تا مردن کە ئیتر ینی هەیە دەڵێ ژیان لە پێش لە دایک بوونەوە بۆ مناڵە هەیە کە ڕۆحیان. لەبەرەوە بچووکردنەوەی چەمکی پەروەردە لە هەموو کاتێکا خراپە. بەڵام ئایا ئەم پەروەردەی هاوڵاتی بوونە لەکوێ ئەکرێت؟ ئایا بەستەن ها یەکسانە بە قوتابخانە کە قوتابخانە تەواو بوویتر پەروەردەش کۆتایی پێیە و هاوڵاتی مەرج نییە هەموو هاوڵاتێکیش لە قوتابخانە بخوێنێ؟
پەروەردەی هاوڵاتی پێوەستە بە هاوڵاتی بوونەوە، پێوەستە بە ئەو کاتی کە مرۆڤ بەشێکە لە کۆمەلگا. لەبەرەوە هەڵبەت وەکوتم زۆر جار هەیە چەمکەکان تەسک ئەکرێنەوە، چەمکەکان کەم ئەکرێنەوە، جاری وا هەیە بە شێوەی ڕسمی پێناسی هاوڵاتی بوون ئەکرێت، ینی حکوومەت دێ بەو سیاسەتی کە هەیەی یا بەو بیر و بۆچوونێکی هەیەی پێناسی هاوڵاتی بوونەکە. بەڵام پەروەردەی دیموکراسی ڕخنەگرانە کار لەسەر فراوانکردنی ئەو پێناسەیە ئەکات، کار لەسەر فراوانکردنی ئەکا بە شێوەیە کە تەمەەن نەبێتە ڕێگر، ڕەنگی پێست نەبێتە ڕێگر، جەندەر و ڕەگەزی ئافرەت و پیاو نەبێتە ڕێگر، ئاین نەبێتە ڕێگر، کولتوریش نەبێتە ڕێگر. بۆیە سێرەکە دێت ئەو پێناسەیە فراوان ئەکات بۆ ئەوەی هەموو ئاستەکان بگرێتەوە. بۆیە تەنها لە خوێنگاکانە نییە، لە دەروی خوێنگاکانە، لە پێش خوێنگاکانە، لە ماڵەوەیە، بەڵام زۆر جار هەیە سیرەکەین وەکو شێوازی ڕسمی کە میکانیزمی کاری بۆ دائەنرێت کە وەکو بڵێ پێکهاتە و جستەیەکی ڕێکوپێکی بۆ دانرێت زیاتر لە ناوەندەکانی خوێندن ئەکری. بۆیە سیرەکەی زۆر جار ئەو تەرکیزەیە ئەو جەختکردنەوەیە ئەخرێتە ناوەندەکانی خوێندن. بەڵە چێ ئەو کارە ئەکات؟ ینی ئێستا ئێمە جەنەبە دامەژەت بەوە کرد کە حکوومەت بەپێ ئەو سیاسەتی کە خۆی هەیەی ئەو کابینەی وەزاریە کە خۆی دایناوە و ئەتوانێت چی بکە پێناسی هاوڵاتی بوونەکات، ینی لە چوارچێوەی توانەکانی خۆی باس لە مافی هاوڵاتیەکان و هاوڵاتی بوونی هاوڵاتیەکانی خۆیەکە بۆ ئەوەی کە هاوڵاتی داوای زیاتر نەکە. ئەڵێ پێناسەی تۆ لە لای من بریتە لە ئەوە. غیری ئەوە کێ بەرپرسە لە جێبەجێکردنی ئەو پەروەردە دیموکراسی ڕخنەگرانەیە لە ناو کۆمەڵگەدا؟ ئایا ئەگەر حکومت بە ئارزووی خۆی و بە حەزەکانی خۆی ئەو پێناسەیە بکە، ئەو پەروەردەیە بکە، و قوتابخانەش چوارچێوەکە تەسک بکاتەوە تەنها لە تعلیم و لە فێربوونی منهەجی دیاریکراوی قوتابخانەکان پەیڕەوی بکە، ئەی چیتر هەیە کە بتوانێت بەو شێوەیە جوانەی کە هەیە ئەو سیاسەتی پەروەردەی دیموکراسی ڕخنەگرانەیە لە ناو کۆمەلگە بڵاو بکاتەوە؟ ڕاست مەبەستی سەرەکی پەروەردەی دیموکراتی ڕخنەگرانە و بەشداری پێکەر جیاواز لە دیموکراتی کە پێوتە لیبرال دیموکراسی، بەوەی کە هەر مرۆڤێک یەک دەنگی هەیە و لە کاتی هەڵبژاردنەکان دەنگەدا، جیاواز لەوە دیموکراتی بەشداری پێکردن پارتیسیپەتۆری دیموکراسی کار لەسەرەوە دەکات کە بێ هەموو بەشدار بن، لە هەموو ئاستەکان بەشدار بن، یەک مرکز و یەک چەقی بڕیاردان نەبێت لە بابەتە پەروەردەییەکان و یەک ستانداردیش نەبێت. بۆیە تەنها بە شێوەیە لە شێوەکان پەروەردەی دیموکراتی ڕخنەگرانە کار لەسەر ئەوە دەکات کە چەقی بڕیاردان لەسەر پەروەردە حکوومەت نەبێت. بۆ لەبەرەوە حکوومەت کە دێ بڕیار لەسەر مەبەستەکانی پەروەردە ئەدات، دێ بڕیار لەسەر ئەو مەبەستانە ئەدا کە خۆی پێویستێت یا خۆی دەیەوێت یا لە سیاسەتی خۆیدا هەیە، تحقیقی ئامانجەکانی خۆی ئامانجەکانی خۆی بکە. بەڵام ئایا ئەو ئامانجانە بەدلی حکوومەتە یا بەدلی خەڵکە، بەدلی دایک و باوک و بەدلی کۆمەلگای ئەو منداڵێ یا ئەو کەسەیە ئەو فێرخوازەیە کە دێتە ناوەندەکانی خوێن. بۆیە سیرەکەی بابن لە کوردستانە سیاسەتی پەروەردەیی ئەگەر هەبێت ئەوەیە کە وەکو لە جەختێکی زۆر ئەکەنە سەر بازار. سیاسەتی پەروەردەیی نییە بەڕای جەنابەت ئەگەر هەبێت؟ شکم هێشتا هەیە، ینی شتێک هەیە کە وەکو بڵێ بۆتە ئەمری واقع، شتێکی تازە کەمکەمەوە خەریکە سیاسەتی پەروەردەیی لە کورسانە ئەبێتە شتێکی نووسراوە، بێتە دۆکیمنت و بەڵگەنامە، بەڵام ئەویش کەم و کوڕی زۆری تایە. بۆیە من هێشتا تەواو یەکلایی نەبوومەوە کە بەڕاستی سیاسەتی پەروەردەیی لە کورسان هەیە نه، بەڵام ئەوەی کە هەیە ئەو جەختکردنەوەی کە هەیە جەخت لەسەر بازار ئەکاتەوە، ینی تەبیعەت و سیفەت و ئەو مامەڵانەی کە لە بازار هەیە بۆتە بنەما بۆ پەروەردە، بۆ پەروەردەی گشتی، پەروەردەی ڕسمی. بۆیە سیرەکەی چۆن با بڵێن نمونە ئێمە یەکە پێش هەموو شتێک دابەشکردنی ئاستەکانی خوێندن بە پێی تەمەنە یا بە پێی توانای جەستەیی و عەقلیە هی ئەو مناڵانەیە کەسەکانە. وەک بڵێیت ئەم خەڵکە تەنها لە تەمەن هاوشێوەن، لە شتی تر هاوشێوە نین، دەتوانست هاوشێوە نین. بۆی سێکە بە پێی تەمەن دانرێ، بە پێی هاوشێوە پۆلەکان دانانرێ. ئەمە لەلایەکی تر بە پێی تەمەن و بە پێی توانای جەستەیی پۆلەکان دانرێ یا ساڵەکان بە شێوەیەکی گشتی دانرێ.
خۆی ئەمە مێژوویەکی هەیە هەر لە دنیا وەکو بڵێ مێژووی ئەو سەورەی سەناعی کە کارکردن بووە لەسەر دروستکردنی یا شێوازی کارکردن لە کارگەکان بۆی کە تۆ پۆل کۆمەڵی خەڵکدا ئەنەی کە ئەمانە پسپۆرن لە فلان مەکینەیە لە فلان ئامێر ئەمانە لە فلان بەش ئەمانە لە فلان بەش سێرەکی ئەو جۆرە بەشکردنە هەیە لەلایەکتی لە کوردستانە جەختێکی زۆر لەسەر توانست ئەکرێتەوە ینی بتانی بنووسی بتانی بخوێنیتەوە بتانی فلانشت چاک بکەیت بتانی فلانشت بکەیت سێرەکەی خوێن یا با بڵێن کە ئەچنە زانکۆ ئەڵێ تۆ چی ئەەکەی دوایی چی لێ ئەەکەی ئاخرەوە تاعین نابیت یا ئیش ناکرد یان سوودی مادی نییە ینی با بڵێن ئێستا کە کۆلێژی پزیشکی لە کوردستان لە بەشێ بەپێی نمرا یا بەپێی ڕغبەت زۆرترین وەرەگرێ زۆرترین کەس وەرەگرێ یا زۆرترین ژمارە وەرەگرێ سێرەکەی بیرکردنەوەکە لەوەیە کە پزیشک لە ڕووی مادیەوە سوودێکی زۆری دەست ئەکەوێت ئایا دەرهاوێشتەی کارەکەی زۆرەیە کەم سێرەکەی ئێمە قسەیەکی کەمە لەسەر ئەوە زیاتر قسە لەسەر ئەوەیە ئەبێتە پزیشک و بە پێی مادە یا لە ڕووی مادیە و قازانجی زیاترە بێ و سێرەکەی دوایی هەندەسە دوایی بۆ سێرەکەی دابشکردنی ڕغبەتی کۆلێژەکان لەسەر ئەوەیە کە بازار پێویستی بەچیە چ جۆرە توانستێک لەسەر بنەمای دەستکەوتی دواتر لەسەر بنەمای دەستکەوتی دواتر لەسەر بنەمای ئەوە نییە کە بڵێ بەها مرۆییەکان یا بەها ئەخلاقیەکان بۆ نمونە ئێستا یەکێک اختصاصی ئەخلاق بێ لە بازاری کوردستانە تاعین نابێ سوودی ئەسڵا شانی باز نییە شانی باس نیە یعنی یەکێک ئەگەر وەکو بڵێ یا پۆلێک یا دەرسێک یا کۆلێژێک مەبەستی ئەوەی مەبەستی دامەزرانەکەی ئەوە بێت کە ئەوانەی تەخەڕوجەکەن ئەوانەی دەرەچن ئەبنە کەسانی ئەخلاقی ئێستێرەکەی لە کوردستانە حکوومەت پلانی بۆیان نییە وەکو توێژەرانی کۆمەڵایەتی کە کەمترین گرنگیان پێدرێت کەمترین گرنگیان پێدرێت ئەوەیشی کە پێیان نەدرێت لەوەیە کە ئەوە تەعین ئەبن ئیش ئەکەن نەک لەوەی دەرهاوێشتەی کارەکەیان چییە چ کاریگەریەکیان لەسەر شێوازی ژیان یا لەسەر هاوڵاتی بوون هەیە بەڵ ئەمە وەستا هەم قسەی جەنابەت بەرەو ئەومانە بات کەواتە ئێمە کاتێک کە بانگەشەی هەڵبژاردن نەکرێت ئەو کەسانەی کە جەختیان لەسرە کارمەندەکانن یا شەهادەدارەکانن و ئەوانەشی کە مۆزەفن تەعین بوون بەڵام زۆرینەی هاوڵاتیان تەهمیشەکرێن بە فعلی ئەو کەسەی کە شەهادەی نییە خۆی بە تەهمیشکراوە زانێ و خۆی بە کەسێکی ئەم نیشتیمانە نازانێ بەس ئاوات بە مناڵەکەیەوە هەڵەواسێت کە ئەوی شەهادەیەک بهێنێ بۆی کە بەشداری هەڵبژاردنەکان کرا کە مەعاش بۆ فلانە کە زیاد کرا کە فلانە کەس ئاستی بەرز بۆیەوە کە فلانە شەهادەدار ئەنێڕێتە دەرەوەی وڵات و خزمەتەکرێ ئاواتەکانی بۆەوە هەڵەواسرێ ئایا جەنابەت پێدوانیە ئەمە فعلەن پەروەردەیەک بێت ینی پەروەردە هەیە بەس پەروەردەیەکی سەقەت هەیە بەوەی کە ئێستاش خەڵک بەلێشاو ینی ئەو پەڕی ڕێزمان هەیە بۆ خوێندن بەس خەڵک بەلێشاو ئەیەوێ کاغەزێک وەربگرێت کە ئەمە کەمینەن ینی بەڵام بەلێشاو خەڵگەیەوێ ئەو پارچە کاغەزە بەدەست بهێنێ بۆ ئەوەی ببێتە هاوڵاتیەک کە لە کاتی هەڵبژاردنەکانە حکوومەت بڕێک پارەی بۆ زیاد کا منسەبی بەرزکاتەوە خزمەتێکی بکات کە پیر بوو کە تەقاعود کرا پلەی تەقاعودەکەی بەرز بێتەوە بەڵام ئەوەی کە شەهادەی نییە ئەسڵەن ژنانی ماڵەوە کە لە چەند هەڵبژاردننی ڕابردووە باسییان لێوەکرا کە ئیتر لەمە دو معاشیان بۆ زیاد خەڵک عەقلی تەقبولی ناکرد چکە سیقە نەبوو و لە هەمان کاتیشە ئەو بڕیاری کە درا بڕێکی زۆر کەمی گرتەوە 3 مانگ 100,000 یعنی 3 مانگ 100,000 شایانی باز نیە بێ بەدەستی مناڵێکیشەوە ڕازینی و قبوڵی ناکات ئەوش تەنها بۆ حیزبیەکان بوو ڕێژەیەکی زۆر لە ڕووی فەلسەفیەوە دەکرێت بڵێن ئەوە پەروەردە نییە چونکە لە ڕووی فەلسەفەی پەروەردەوە یا بەشێک یا وەکو لایەنێکی فەلسەفی پەروەردی ئەوەیە کە پەروەردەی مرۆڤ بکرێت تا ببێتە کائینێک یا بوونەوەرێکی ئەخلاقی بەو مانایی کە ڕاست و غەڵەت بزانێ و بڕیار لەسەر ڕاست و غەڵەتدا بە ئیرادەیەکی ئازاد جوانە لەبەرەوە ئەگەر هەر پەروەردەیەک یا هەر کارێکی پەروەردەی مرۆڤی نەگەیاندە ئەو ئاستێکە بوونەوەرێکی ئازاد بێت بڕیار لەسەر باش و خراپە بدات کە بە ویستی خۆی بڕیار لەسەر باش و خراپە بدات و ویستی ئەوەی کە باشە بیکات لە بەرەوەی خۆی دەیەوێ بیکات ئەوەی کە خراپە نیکە خۆی دەوێنێکە ئەو کاتە ئەبێت مرۆڤێکی ئەخلاقی بەبەست لەوەیە کە ڕێز لە عەقلی خۆی ڕێز لە عەقلی خۆی بگرێ و بە ئیرادەی ئازادی خۆی بڕیار بدات ئەو پێوترێ بوونەوەری ئەخلاقی ئەگەر پەروەردە کەسێکی وای دروست نەکرد یان مەبەستەکەی ئەوە نەبوو مەبەستە سەرەکیەکەی ئەوە نەبوو
ئەوە بە پەروەردە حساب ناکرێت لە ڕووی فەلسەفیەوە، بەڵام سیرەکەی بە پێی یاسایە